الحەمدولillah 99.7 هینە زۆر سپاسی خودای دەکەم و سپاسی داکوبابم و سپاسی مەکتەبم دەکەم مامۆستاکانم کە زۆر ماندی بوون لەگەرمان. دووەم بووی لەسەر ئاستێرەی کوردستان و هەولێر؟ بەڵێ دووەم لەسەر ئاستێرە. باش کاک بڵند پێم بڵێ لە وەرزی هاوین چۆن کاتەکانت دابەش کردبوو؟ لە وەرزی هاوین حەسب ڕۆژەکان دەگۆڕا وەختەکە زیاتر 8 لە بۆ 10 ساعتی دەمخین ڕۆژانە حەسب دەرسەکانی ئەو ڕۆژی بوون چەندی پێویست بۆ ئەوەندەم دەخین 5-6 ساعتم دەخین ڕۆژانە بێ لە چونە مەکتەبەکەی ئەرەوەندە و پێرا بگەم ڕاجعی دەرسی ڕۆژانە بکەم. ئەو کاتێک کە ئیسندران بۆ خوێندن ئەو کات چۆنت دەخوێن؟ هاوینەیە حەسب دەرسەکان بوو کە دەمخین ئەو ڕۆژیە بە زیاتر بوو تەبعاً یعنی دەگەیشتی 11 و 13 ساعتی ئەندێک زار چاردەش بوو سبینی زوو هەڵدەستام شوێ درەنگ دەمستم. بەڵێ بمتانە بەخۆمە بوو نەمدەگۆ بەس ئەنی ئەم زیاتر لە دەرزەکەی دەمخین گوتم ئەگە ئەوەش هات بابێت ئامۆژگاریمەوەیە نابی خۆت سرێسکەی دەبی ڕۆژانە لەگە خینی خۆت بەردەوابی نابی سارد بیە لە دەرسەش یەگە ئیمتیحانە خراپ بووی نابی ئەوەی بی خۆت پێتێک دەی بلی خەڵاس دەرزم خراپ دەبی بلی ئۆتەلۆی خراپم ئەوەی باشتر دەکەم. لەم دیکە لە دایک بوویمە زۆر 5 ساڵ لێن دەریژایمە. باش کۆتا قسەت بە پەیامت بۆ دایک و باوکت پەیامێکت بۆ دایک و باوکت؟ زۆر سپاسیان دەکەم زۆر مەمنونیان دەم کە لە بەوان توانیتم ئەو دەرەجەی بەدەست بینم ئینشاڵڵا سەربەرزیانم کردێت.